الحمد لله رب العالمين يا رب اجعل جمعنا هذا مرحوما واجعل تفرقنا من بعده معصوما ولا تدع فينا شقيا ولا محروما وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له هو الواحد كل شيء قائم به وكل شيء خاشع له غنى كل فقير وقوة كل ضعيف وعز كل ذليل ومفزع كل ملهوف من تكلم سمع نطقه ومن سكت علم سره ومن عاش فعليه رزقه ومن مات فإليه منقلبه وأشهد أن سيدنا ونبينا وحبيبنا ومولانا محمد رسول الله يقول الحبيب صلى الله عليه وسلم إذا مات ابن آدم انقطع من عمله إلا من ثلاث من صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم أجمعين خۆشەویستان هەر لە باسی ئەرک و واجباتی دایک و باوک و مامۆستایان و قوتابیانی خۆشەویست لە ساڵی نوێی خوێندن دەینە سەر بەشی دووەم دوای ئەوەی بەبوونەی ساڵی نوێی خوێندن لە وتاری ڕابردوو باسی ئەرکی دایک و باوکمان کرد بەرامبەر بە ڕۆڵەکانیان بۆی بزانن تەعامل و هەڵسوکەوتی دایکان و باوکان لە قۆناغی خوێندن چۆنە لەگەڵ ڕۆڵەکانیان لە وتاری ئەمڕۆژماندا پەیامێک ئاراستەی هەر یەک لە مامۆستایانی بەڕێز و قوتابیانی خۆشەویست ئەکرد سەرەتا مامۆستایانی بەڕێز و ئازیز و قەدرگران و خۆشەویست ئەبێ ئێوە ڕاستیەک بزانن کە خوای جەلە جەلالوه نیعمەتێکی هەرە گەورەی لەگەڵ کردوون ئێوە گرنگترین چینی کۆمەڵگان ئێوە شەرەفی نازناوی مامۆستایەتیتان پێبەخشراوە تەواوی چینەکان بە جۆرێک لە جۆرەکان قەرزبار و منەتباری ئێوەن ئەمڕۆ چ وەزیرە چ پەرلەمانتارە چ پزیشکە چ ئەندازیارە چ بەڕێوەبەرە چ ژمێریارە چ مودەڕیسە چ خزمەتگوزارە چ مامۆستای ئاینیە چ سیاسەتمەدارە چ سەفیرە چ سەرۆک و دەسەڵاتدارە یان هەر ناو نیشانێکی تری هەبێ لە هەر ئاستێکا بێت بە جۆرێک لە جۆرەکان قەرزبار و منەتباری ئێوەیە ڕۆژێک لە ڕۆژان قوتابی بەردەستی ئێوە بوو ئێوە فێرتان کردووە و پێتان گەیاندووە و تێتان گەیاندووە کەواتە ئەرکێکە ئەرکێکی ئاینی و ئەخلاقی لەسەر تەواوی چینەکانی کۆمەڵگا کە هەمیشە ڕێزی مامۆستاکانیان بگرن قەدری مامۆستاکانیان بگرن ڕێزگرتنی مامۆستا ئەرکێکی ئاینی پێش هەموو شتێک ئەرکێکی ئەخلاقی و ڕەوشتیە جا بۆ ئەوەی مامۆستا ئەم فەضڵ و گەورەیە ئەم ڕێز و قەدر و شانازیەت تایبەت نەبێ بە دنیا لە ئاخیرەتیشەوە پێی سەربەرز و سەرفراز بێت و پێی خەڵات بکرێ بە پێویستی ئەزانم هەرچەند من لەو ئاستەنیم پێیان ئاراستەی مامۆستایان کوچکەوان زۆر لەوە گەورەتر و تێگەیشتوترن بەڵام وەکو تەذکیرەیەک وەکو وەبیرهینانەوەیەک ئەڵێم مامۆستایانی بەڕێز ئێوە دەتوانن فەضڵ و گەورەی و خێر و پاداشتی خۆتان بە مردن کۆتایی نهێت لە دوای مردنیشتا بەردەوام پێتان بگات لە قیامەتا لە ئاخیرەتا پێی سەربەرز بن هەمیشە پاداش بدرێنەوە لە حەیاتی بەرزەخە هەتا ڕۆژی قیامەت ئەویش بەچی بە گۆڕینی نیەتی خۆتان پاکەن خەمخۆری و دڵسۆزیتان پێوە دیار بێت یعنی
ئێوە تەنها خەمی لە کۆرکردنەوەی وانەکان و تەواوکردنی مەنهەج و خەمی موچەتان نەبێت، لە هەمان کاتدا خەمی ئەم نەتەوەیەتان هەبێت، پێگەیاندن و تێگەیاندن، فێربوونی جیلی نوێ بۆ خزمەتی ئاین و خاک و وڵات و نیشتیمانی خۆتان. چونکە زۆر جار بەنیەتی ئینسان کردەوەکان ئەگۆڕێن، وەکو وتراوە النیەة الصالحة تجعل العادة عبادة والمباح طاعة. زۆر جار بەهۆی نیەتی پاکەوە، بەهۆی ئیخلاسیەوە هەندێک لە عورف و عادەت بۆت ئەبن بە عیبادەت، ئەو شتانی کە ڕوخسەت و ڕێگا پێدراون بۆت ئەبن بە تاعەت و جێڕایەلی. هەندێک جار کردەوەی چا بەهۆی نیەتەوە پەنا بەخوای پەروەردگار خراپ ئەبێ، هەندێک جاش بە پێچەوانەوە کردەوەی خراپ چاک ئەبێت. بۆ نمونە نوێژ واجبێکە لەسەر شانمان، بە نیەتێکی پاک و بە ئیخلاسی بۆ خواکردن خێر و پاداشتێکی نەبڕاوەی هەیە، بەڵام هەمان نوێژ پەنا بەخوای پەروەردگار بە نیەتی ڕیایی و بۆ غەیری خواکردن لەسەری سزا ئادرێی. پەڕە کاغەزێک ناوی خوای تێدایە، ئاەتی قورئانی لێ نووسراوە، تۆ ئەیبینیوە لەسەر ڕێگا کەوتووە، ئەگەر بەو نیەتە هەڵی ئەگری ئەیسووتێنی بۆ ئەوەی بێڕێزی بەرامبەر نەکرێت، خەڵکی بەسەر نەکەوێ، لەسەر ئەو کردەوە خێرت ئەگات حەسەب نیەتی خۆت. بەڵام هەمان کردەوە ئەگەر بەو نیەتە بۆ ئەوەی خەڵک سوودی لێوەرنەگری ڕقت لێ بیتەوە و لە ناوی بەری، ئەوە سزا ئەدرێ لەسەریە. حیجاب واجبە لەسەر ئافرەتان. ئافرەت کاتە حیجاب ئەپۆشی، ئەگەر بۆیە بیپۆشی ئەرکێکی ئاینیە، واجبێکی شەرعیە، خوا فەرموویەتێ، ئەمە بەردەوام خێری ئەگات. بەڵام هەمان حیجاب ئەگەر بۆ تەقلیدی و بۆ ئەوەی بی، بۆ غەیری خودابی، بۆ چاولێکەری و بۆ مۆدیلات بیت، ئەمە و خێر و پاداشتت پێ ناگات. ڕیش کەسێک ڕیش ئەهێڵیتەوە لەبەر ئەوەی سنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا خۆی وا بووە، خۆی فەرموویەتی ڕیش بهێڵنەوە سمێرتان کورد بکەنەوە، ئەگەر بەو نیەتە و بەو مەبەستە بهێڵیتەوە بەردەوام خێری بۆ ئەنووسرێ. بەڵام گەنجێکی تر ڕیشی هێشتۆتەوە، بەڵام لەبەر ئەوەی فلان ئەکتەر و فلان ممثل و فلان لاعیب و فلان پرۆفیسۆر و فەیلسوف ڕیشی هەبووە، ئەوت خۆش ئەوێ کە غەیرە دینە و جوولەکە و یەهودیان هەر ئاینێک بیت، تەقلیدی ئەوەکەی لەسەر ئەم تەقلیدەت کە تەقلیدی بێگانە حرامە سزا ئەدرێ. هەر بۆیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله وإلى رسوله فهجرته إلى الله ورسوله ومن كانت هجرته إلى الدنيا يصيبها امرأة ينكحها فهجرته إلى ما هاجر إليه. فەرمووی ئاگادار بن نیەتەکان هەموو کردەوەکان بە پێی نیەتی خۆتان بۆتان ئەنووسن. ئەوەی هیجرەت ئەکا ماڵ و حاڵ و خاک و وڵات و نیشتیمانی خۆی بەجێدێریت بۆ لای خوا و پێغەمبەری خوا مەبەستی ڕزابوونی خوای پەروەردیگارە، ئەوە خوا ئەوەی بۆ ئەنووسێ. بەڵام لەگەل مهاجران ئەگەر کەسێکی تر هەبێ مەبەستێکی تایبەتی هەبێ بۆ دنیا، بۆ بازرگانی، بۆ ئافرەت، بۆ هەر شتێکە هیجرەت ئەکات، خوا ئەوەی بۆ ئەنووسێ. کەواتە مامۆستایانی بەڕێز پێش هەموو شتێک نیەتی خۆتان پاک بکەنەوە، ئەم خێر و فەضل و گەورەیە لەدەست خۆتان مەدەن. یەکێ لەو خێر و پاداشتانەی لەو نیعمەتانی خوای جەل جەلالوه کە لە دوای مردنا بەردەوام بۆ دێت، عیلم یونتەفع به، ئەو عیلمەی کە لە دوای خۆت بەجێ تێشتووە. جا هەر عیلمێکە بێ مادام سوودمەند بێ، مادام خزمەت بە کۆمەلگا بکە، ئەحیایە، کیمیایە، فیزیایە، لوغەیە، هەر شتێکە بێ، عیلمون بە نەکیرە هاتی، هەر زانستێک مادام سوود بەخش بێت، مادام خزمەت بە کۆمەلگای و بە مرۆڤایەتی بکە، کە لە دوای خۆی بەجێ دێرن، ئەو تەڵەبەی تۆ فێرت کردووە، ئەو قوتابی تۆ فێرت کردووە، تۆ مردووی لە ناو قەبرای، بەردەوام ئەویش یەکێکی تر فێرەکە، ئەویش لە خێری هەر هەمووان بەشداری، بەردەوام خێری ئەم عیلمە بۆ تۆ دێت. چ نیعمەتێکی گەورەیە. خاڵی دووەم، مامۆستایانی بەڕێز، ئێوە پێش ئەوەی مامۆستای عیلم و زانست بن، مامۆستای ئاکار و ئەخلاق و ڕەوشت و هەڵسوکەوت بن. هێندەی هەڵسوکەوت و ئەخلاق و ڕەوشت و ئاکاری مامۆستا کاریگەری هەیە لەسەر قوتابیان، هێندەوانەکان تەئسیریان نییە. کەواتە لەسەرتانە قوتابیەکان فێری ئەخلاق و ڕەوشتێکی بەرز بکەن. وەزارەتمان پەروەردەیە پێش فێرکردن، پەروەردە و فێرکردن، تەربیە و تعلیم. لە وڵاتێکی وەکو یابان لە یەکی سەرەتایی 9 ساڵی تا پۆلی نوێم دەرسی ئەخلاق وەکو مەنهەج ئەخوێنرێت. بۆیە دەبینین
ئەوان فێربووینە ئەخلاق و ڕەوشتیان وەرگرتووە لەگەڵ پیشەی خۆیان ڕاستگۆن تا ئێستاش سەنعەتی یابانی لە سەرانسەری جیهانی یەکەمی بێڕکابەرە کەواتە دەرسی ئەخلاق بە کردەیی فێری قوتابیەکانتان بکەن فێری ڕەوشت بەرزیان بکەن فێری دەستپاچیان بکەن فێری ڕاستگۆییان بکەن مامۆستا پێش قوتابیەکان ئەبێ خۆی بە سیفەتە جوان و فەضائیلەکان بڕازێنیتەوە دوورکەوێت لە سیفەتە ناشرین و ڕەذائیلەکان هەرگیز مامۆستا نابێ زمانی پیس بێت نابێ قسەی ناشرین بکات نابێ جوێن فرۆش بێت وەڵڵاهی هەر مامۆستایەک لەگەڵ ڕێزم بۆ تەواوی مامۆستایان چونکە وەکو باسمان کرد قەدر و ڕێزێکی تەواویان هەیە بەڵام لە نێو هەموو جیلێکی لە نێو هەموو چینێکیش خراپ هەیە وەکو کوردواریان چەند بێت چەقەڵ نابێت هەر مامۆستایەک لە نێو سەفا جوێن بە تەڵەبە بدات حەقە نازناوی مامۆستایەتی لێ وەرگرنەوە لە ڕەوزەوە لە ئەلفوبێەوە دەست پێ بکات هێشتا زۆری ماوە ببێ بە مامۆستا هەر گوتنەوەی منهەج نییە ئەبێ بە مانای کەلیمە تۆ مامۆستا بێ لە ڕەوشت و لە ئەخلاقا لە تەربیەدانە کاتە بێت تەڵەبە ڕابهێنی فێری دەستپاچی بکەی چۆن هەڵس و کەوت لەگەڵ تەڵەبە ئەکەی دەرووناسان ئەڵێن مناڵ ئەگەر سەر کۆنەت کرد قسەی ڕق دەرەچێت و ئەگەر لێی بدەی فێری شەڕ ئەبێت ئەگەر فێڵی لێ بکەی فێری غەش و خیانەت ئەبێت ئەگەر ئیهمالی بکەی بەڕەڵا ئەبێت ئەگەر دیفاعی لێ بکەیت ترسنۆک ئەبێت بەڵام ئەگەر هانی بدەی دڵنیایی پەیدا ئەبێت و متمانەی بەخۆ ئەبێت ئەگەر بە نەرمونیانی قسەی هەڵس و کەوتی لەگەڵا بکەی ئەوە فێری ئارام و سەبرگرتن ئەبێت ئەگەر دۆستایەتی مناڵ بکەی ئەوە درۆڤان ئەبێت ئەگەر خۆشەویستی بۆ مناڵ دەرببڕی هەموو شتێکی خۆشەوێ ڕێزی مامۆستا ئەگرێت کەواتە زۆر ئاگادار بن هەڵس و کەوت لەگەڵ مناڵە زۆر حەساسە فێری ئەخلاق و ڕەوشتی بەرز فێری مەبدە ئینتیما ئێستا بەداخەوە قەیرانی ئینتیمایە خەڵک سەیرکەن بە لێشا و کۆچ ئەکا وڵات جێدێری دژایەتی وڵاتی خۆی حکومەتی خۆی نەتەوەی خۆی ئەکات هەرچی ئینتیمای بە وڵات خۆی نەماوە لێرە پێی شەرمە شەقامەکان پاک بکاتەوە بەڵام پێی ئاساییە لە ئەوروپا بەرامبەر چەند یۆرۆیەک پیرەمێرد پاک ئەکاتەوە حەفازەی ئەکا کوا ئینتیمای ئەم گەنج و چین و لاوانە بۆ وڵاتیان لە شوێنان لە وڵاتان خەڵک وڵاتی خۆی خۆشەوێت لە یابان ئەڵێن کە ناس پێیەوترێ ئەندازیاری شەقام و پاک و خاوێنی لەلای ئێمەش گاڵتەی پێەکرێت جا بەرحاڵ ئەوەی لەسەر مامۆستایان پێویستە خەمی ئەم نەتەوەیان بێت خەمی ئەم وڵاتەیان بێت خەمی ئەم جیلە نوێیان بێت لەبەردەستی ئێوە هەرچەند ئەوان زیرەک و بە ئەخلاق و ڕەوش بن شانازی بۆ ئێوە ئەگەڕێتەوە خەمی ئەم نەتەوەیەتان بێت کە دوا ڕۆژ ئەبنە کاربەدەست و مشولخۆری ئەم وڵاتە خەمی جیلێکی نوێ مستەفا سوباعی ئەڵێن لە خەمی ئومەتەکەی وەفاتی کرد کاتێک پزیشک تەشریحی کرد سەیری کرد هەناوی ڕەش هەڵگەڕاون فەرمی قەسەم بەخوا ئەم کابرایە ئەم زانایە خەمی ئومەتێکی لەناو هەناوان هەڵگرتووە ئەبێ مرۆڤ ئاوها بژی وەکو مۆمێک بتاوێتەوە بۆ وڵاتی خۆی بۆ ئاینی خۆی بۆ نیشتیمانی خۆی بۆ نەتەوەی خۆی جا وەکو باسمان کرد مامۆستایان زۆر لەوە بەڕێزتر و تێگەیشتوتن بەڵام ئەمە وەکو وەبیرهێنانەوێک خاڵی تر زۆر بەڵام لەبەر ئەوەی پێڕابگەین چەند ئامۆژگاریی قوتابیانیش بکەین ڕوو لە قوتابیانی خۆشەویستەکەم ئەڵێم قوتابیانی بەڕێز و خۆشەویست ئێوە بەڕاستی وەکو مامۆستایان خوا نیعمەتی گەورەی لەگەڵ کردوون کە ئێوە قوتابی زانست فریشتەی ئاسمان باڵی ڕەحمەتتان بۆ ڕائەخا ماسی نەهەک لە دەریا دوعاتان بۆ ئەکا بە پێی حەدیثی پێغەمبەر کەواتە قەدری ئەم ڕێگایە بزانن ئەمڕۆ یەک لەسەر هەفتی خەڵکی جیهان زیاتر لە 1 ملیار نەخوێندەوار هەیە لەو نیعمەتە مەحروم بوون ئێوە کەواتە ئێوە قەدری ئەم ڕێگایە بزانن قەدری ئەم عیلم و زانستە بزانن کەواتە یەکەم چشت شکری خوای پەروەردیگار بکە خوداتان لەبیر بێ خوداتان لە یاد نەچێ بە ناوی خوای پەروەردیگارەوە دەست پێ بکەن اقرأ باسم ربك الذي خلق بە ناوی ئەم خودایە دەست پێ بکەن کە خودا ئێوەی دروست کردووە والله هەر عیلمێک هەر هەنگاوێک هەر کارێک ناوی خوای تێدا نەبێت بە ناوی خواوە دەست پێ نەکرێت بەرەکەتی تێدا نابێت
خواتان لەبیر بێ خوا ئێوەی لەبیرە ئاگای لە ئێوە ئابێ احفظ الله يحفظك احفظ الله تجده تجاه تۆ خوددا بپارێزە یعنی تەقوای خوای پەروەردگار بکە خوددا تۆ دەپارێزی لە هەموو کۆناغەکانە واتە وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم اتق الله حيثما كنت لە هەر قۆناغێکا بووی لە هەر سەفێکا بووی لە هەر مەجلیسێکا بووی تۆ تەقوای خوای پەروەردگار بکە خوات لەبیر بێ خوات لەبیر نەچێت خودداش تۆ دەپارێزی واتقوا الله ويعلمكم الله بخوا ئەمە ئاەتی خوای پەروەردگارە تۆ تەقوای خوای پەروەردگار بکەی خوا زانست پێ ئەبەخشی بەرەکەت لە تەقواوێ ئەمڕۆ بەداخەوە کە تەقوا نەماوە لە عیلم و زانستە لەبەر ئەم هەموو گوناه و تاوانەیە کە زۆرێک لە قوتابیان بەداخەوە فرامۆشیان کردو ئیمالیان کردو ئاگان لە خودای پەروەردگار نەماوە ئەو هەموو گوناه و تاوانە ئەکرێ بۆیە کا عیلم کا بەرەکەتی عیلم شەهادەیەکی ڕوت و بێناوەڕۆک کەواتە زۆر گرنگە یەکەم بە ناوی خواوە دەست پێ بکەی دووەم قەدری ئەو عیلمە بزانێ ئەو عیلمەت لەلا خۆشەویست بێ شکر و سوپاسی خوای پەروەردگار بکەی لە هەر قۆناغێکە کە سەر ئەکەوی شکری خوا بکە کە ناجح بووی هەر مەرحەلەیەکە ئەبڕی هەر ئیمتیحانێکە کە دەرەجە بینی سوپاسی خوای پەروەردگار بکە لئین شەکەرتم لەئەزیدەنەکم خوا ئەفەرمێ ئەگەر سوپاسی من بکە من زیاتر عیلمتان پێ ئەبەخشم زۆر شکر و سوپاسی خوای پەروەردگار بکەن خوددا ئەم عیلمەی پێبەخشین ئەم چاوە ئەم زاکیرەیە ئەم مێشکە چێ پێی بەخشیوی شکری خوا بکە کە لە کاتی خوێندنا تووشی ڕووداوێک نەبووی تووشی نەخۆشیێکی کوشندە نەبووی توانیت ئەم قۆناغانە بەسەرکەوتووی ببڕی گەورەترین قوتابی دکتۆرا لەسەر ئاستی جیهان هەنفریک لە ئوسترالیا کە قوتابی دکتۆرا بوو لە فیزیای نەوەویە لە ڕیسالەکەیان لە کۆتایییا بوو یعنی چەند لاپەڕەیەکی مابوو کۆتایی بە ڕیسالەکەیان بێنیت کە ئیسرائیل ئەڵێ هەر کەسێک هەڵگری ئەم بڕوانامەیە بی لە فیزیای نەوەویە کار بۆ چەکە ئەتۆمیەکانمان بکات ئێمە ئامادەین بە قەد وەزنی خۆی ئاڵتون و زێڕی پێ ببەخشین هێندە گرنگە ئەم قوتابیە لە کۆتایییا بوو چەند لاپەڕەیەکی مابوو خوا زاکیرەی لێ وەرگرتەوە سوبحانە ئەڵێن ئێستا وەکو مناڵێکی ساوای لێ هاتۆتەوە لە ئەلفوبێوە دەست پێ ئەکاتەوە نازانی خواردنیش بخوات و نازانێ کەسشی ناناسیت کەواتە زۆر لەسەرتانە شکر و سوپاسی خوای پەروەردگار بکەن لەسەر ئەو عیلمەی کە پێی بەخشیون ئەو دەرفەتەی کە پێی داون ئەو ئەندامانەی کە پێی داون هەمیشە خوای پەروەردگارتان لەبیر بێ ئاگاتان لە نوێژەکان بیت خۆتان لە گوناه و تاوان بپارێزن ئەو هەموو نەزەرە ئەو هەموو اختلاطە ئەو هەموو عیلاقە ناشەرعیە کار لە منهەجتان ئەکا کار لە دوا ڕۆژتان ئەکا زانایان ئەڵێن هەر نەزەرێک چەندین مێگابایت چەندین گێگابایت لە مێشکا داگیر ئەکات سبحان الله ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێ کە خۆی زۆر عافز و زیرەک و دانا و زانا بوو بەڵام ڕۆژێ بەهۆی نەزەرێکەوە کە هەندێک لە زانایان تەنها پاش پێی ئافرەتێکی بینی قاچی بینی ڕوود بوو ئەڵێ هەر چەندی کردم عیلمم بۆ حفظ نەئەکرا ئەوجا شەکوای حاڵی خۆی ئەکات و لە لای مامۆستاکە بەناوی وەکیا ئەڵێ شەکەوت إلى وكيع سوء حفظي فأرشدني بترك المعاصي فأخبرني بأن نعيم النور ونور الله لا يهدي العاصي ئەڵێ چوومە لای وەکیع و گوتم مامۆستاجان بەخوا ئەو ڕوو هەرچی ئەکەم عیلمم پێ حفظ ناکێت دەرسم پێ وەرناگیرێت نازانم سەبەب چییە ئەویش ئامۆژگاری کردم کە واز لە گوناه بینم چونکە فەرمووی ئەم عیلم و زانستە نورە بەخوای نورێک لە ناو دڵێکی پڕ لە گوناه و تاوان جێگای نابێتەوە زۆر گرنگە قوتابی بە تایبەتی قوتابی کچ ئاگای لەخۆ بێ بە کام جلوبەرگ دەچێتە دەرەوە دەچێتە قوتابخانە هەرچەندە لە قۆناغەکانی ئامادەیی و ناوەندی و دواناوەندی یەکپۆشی هەیە زەی موحەد هەیە تا ڕادەیەک باشترە بەڵام بەداخەوە کاتێ دەچیتە قوتاری ئەبێ لەم زەی موحەد دەچیتە زانکۆکان لەوێ ئەوجا هەر ڕۆژە و بە مۆدیلێک منافەسەیە عەرزی ئەزیایە خۆزگە وەکو سەردەمی سەدام زەی موحەد بپۆشرابایە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەندام پەرلەمانێک کە جێگای دەستخۆشی ئەم پێشنیارەی کرد کە بە لە زانکۆکانیش وەکو قوتابخانە زەی موحەد هەبێت و یەکپۆشی هەبێ بۆ ئەوەی قوتابی فەرق نەبی لە بینی قوتابی فەقیر و دەوڵەمەند هەموویان بە یەک جۆرە لیباس بەڵام کەمتر وایە لەم وڵاتە شتی چاک پشتگیری بکرێت و هەر پشتگوێ خراپ بۆیە کچ ئەبێ زۆر ئاگاداربی خۆی لەدەست نەدات لە جلوبەرگا لە هەڵسوکەوتە لە تەعامولە بەداخەوە زۆرێک لە قۆناغی ئامادەی ناوەندی و دواناوەندی دەکەونە عیشق و خۆشەویستی و پەیوەندی ناشەرعی ئەمانە لە سەرنجام قوتابی فاشیلیان لێ دەرەچی منهەج و دواڕۆژ ئەکەنە قوربانی ئەمە و لە کۆتاییشە بە شەرمەزاری لێ دەرەچن
تۆ لەو قۆناغا منهەجت لە پێشە ئەبێ بۆشتی زۆر لەوە گرنگتر و گەورەتر ئیتر خوای گەورە خۆی نسیبی دیاری کردی و ڕزقت ئەدات و چۆن ئەبیت زۆر جەهالەتە تۆ لەو قۆناغە بەو شتانەوە خەریکی بۆیە زۆر گرنگە قوتابیانی بەڕێز و خۆشەویست لەو قۆناغە و بە ناوی خواوە دەست پێ بکەن و ئاگاشتان لە خوا بێ و هەمیشە شکر و سوپاسی خوای پەروەردگار بکەن خاڵێکی تر علم پێویستی بە هەوڵ و جوهد و ماندووبوون و تێکۆشان و تەفەڕوکردنە خوای گەورە فەرمی وأن ليس للإنسان إلا ما سعى وإن سعيه سوف يرى بەخوا ئەوەی تێنەکۆشی سعی نەکات نەیخوێنێ شتێکی دەست ناکەوێت ئەمە بۆ قیامەتە بەڵام بۆ دنیاش خۆ هەروایە کەواتە ئەبێ هەوڵ بدەیت ئەبێ بخوێنی ئەبێ ئاگات لەوە بێ ڕەحمت زگت بەم دایک و باوکە بسۆتێ کە هەموو ژیانی خۆیان بۆ تۆ تەرخان کردووە بۆ ئەوەی دەرفەتی ئەو هەموو ساڵت بە فیڕۆ نەڕوا بۆ ئەوەی جوهد و ماندووبوونی ئەو هەموو مامۆستایانە بە هەدەر نەچیت بخوێنە نەکەی خۆت بخەڵەتێنی وەڵام مێشکم وەرناگریت مێشک وەرئەگریت زانایان ئەڵێن ئەوەی زیرەکی و بەهرەیی و مەهارات لە سەداهەیەکی مێشک یعنی کە خوا بەهرەکە بەخشی کەسێک زۆر خۆی ماندوو ناکا دەرەجەی باشینیت و دەتوانی زۆر زیەکبی ئەمە لە سەدایەک لە سەدا نۆهەتونۆی باخی خەڵکی تر بەهۆی جوهد و ماندیبوون و سەعیوکردنەوە ئەتوانێ بڕوانامی بەرز وەدەستبێنیت و خوێندن و عیلم و زانست وەدەستبێنیت مێشی مرۆڤ زۆر عەجیبە ئەو هەموو عیلم و تەکنەلۆژیاها پێشکەشکرایە نەوەتەکان زانایان ئەیانوت مرۆڤ سەداسی مێشکی بەکارهیناوە کەچی لە ساڵی 2010 ڕایان گەیان بەرهەمی ئەو هەموو تەکنەلۆژیا ئەو هەموو عیلم و زانستە ئەڵێن سەدایەکە هێشتا سەدا نۆهەتونۆی بەلۆچی ماوەتەوە وەگەر نەخستراوە هێشتا خوا ئەزانێ لە داهاتوو ئیبداع و داهێنەری و شتی زۆر عەجیب دێتە کایەوە مێشکی مرۆڤ زۆری لە توانادایە زانایان ئەڵێنی مێشکی مرۆڤ دەتوانێت لە هەر چرکەیەکدا 600 زۆر زانیاری وەربگرێت لە یەک لەحزێک توانای هەمووی کاملی مێشکی مرۆڤیش دەتوانی 10 ملیار زانیاری وەربگرێت ئەڵێن ئەگەر مرۆڤێک لەو ڕۆژەی لەدایکە بێت تا عمری 120 ساڵی وەکو کاتژمێر ئیش بکات بێ ئەوەی یەک لەحزە بوەستێ هەموو لەحزەیەک 600 زانیاری وەربگرێت ئەو جا 120 ساڵ ئەخایەنێ هەتا ئەو مێشکە پڕاوێت یا سبحان الله لە نێو مێشکە هاردێکێت توانای خەزنکردنی 1 ملیۆن گێگابایتی هەیە ئەڵێن ئەگەر بتەوێت پڕی بکەی 300 ملیۆن کاتەژمێر ئەخایەنێ یعنی ئەگەر بتەوێت ئەوەی لە ناو مێشکتا هەمووی ببینیەوە پێویستت بە 300 ساڵە کەواتە خۆت بەو قسانە مەخەڵەتێنە مێشکم وەرناگری بەڵێ بەداخەوە خۆت مێشکی خۆت جام کردووە بەهۆی ئاتاری و فەیسبووک و پۆبجی ماری توی کاول کردووە بەهۆی سیرکردنی ئەفلام و مسلسلات و ڕسمی ئیباحی ڕوت و بێ شەرعی بەو شتانە مێشکت جام بوو ئەگەنا مێشکی مرۆڤ تەنها ئەکتیڤکردن و ئەوێت مێشکی مرۆڤش ئەو خاصەتەیە هەرچەند بەگەڕی بخەی هەرچەند گیشی پێ بکەی زیاتر معلومات وەرەگری خاڵی سێم و کۆتایی قوتابیانی خۆشەویست ئێمە وەکو ئەزانن لە زروفێکی سەختە ئەژین ئێوە وا تێمەگەن ئەم دنیای هەر ئەوها ئەبێت ئێستا کە عیلم بێنرخ کراوە بڕوانامە بایەخی جارانی نەماوە ئەم دنیا هەروە نابێت بەخوا لەوانەیە ڕۆژگارێک بێ بەبێ بڕوانامە کە ناسیت وەدەست نەکەی و کاسبکاری و فەلاحەتیشت بێ نەکرێت کەواتە بە بێنرخ مەڕۆنە عیلم و زانست و بڕوانامەکە هەوڵ بدەن ئیتر ئەم بڕوانامەیە شەرت نییە ئیلا دابمەزرەی لە زۆر بوارەوە دەتوانی مستەقبەلی خۆتی پێم سۆگەر بکەی ئیبراهیم فەقێ لە کتابەکەی غەیر ئەفکارێک تەغەیر حیاتوک نمونەیەکی زۆر جوان دێنیتەوە ئەڵێ دوو کەس پێکەوە لە زانکۆ تەخەڕوجیان کرد یەکێک چاوەڕوانی تەعینات یەکتر وەڵی تا حکومەت دام نەمەزرێنێ ئیش ناکە بۆیە خوێندومە بەرهەمەکەی بچنمەوە ئەوی تر کۆڵی نەدا هەستا ئیشی کرد لە ڕێکخراوێکە لە کۆمپانیایەکە بەرەبەرە ئیتر هەر ئەو ئیشی کرد چەند ساڵێکی خایان ئەو لەبەر لێزانی و زیرەکی خۆی توانی ببێ بە مدیری ئەو کۆمپانیایە دوای چەندین ساڵ مامۆستاکەی تریش هەر لە ماڵپاڵیدا بوویەوە بە ناچاری چوو پاڕایەوە لەبەر هاوڕێکەی و کە وەکو مۆزەفێک دوای چەندین ساڵ لە عمر بەزایع چوون ئەو جا وەکو مۆزەفێک و کرێکارێک ئیشی پێ ئەکرد کەواتە نابێت تۆ دەستەوەسان دابنیشی بەداخەوە ئەڵێم ڕاستە دامەزران نەماوە ئەمە ئەرچی حکوومەتە بەداخەوە هەموو ئەو شیعار و دروشمانی لە کاتی هەڵبژاردنە هەلیکار و دامەزران ئەو شتانە بوون بە بڵقی سەر ئاو کاکە لە ئەمیش دەڵێم لە هیچ وڵاتێکی جیهان هەموو خەڵک دانامەزرێ بەڵام هەموو وڵاتان بۆ خەڵکی وڵاتانی تر وەرئەگری ئیشیان پێکات لەبەر ئەو هەموو مەعامیل و کۆمپانیا و شەریکاتە شەریکەت وا هەیە لە دەوڵەتە 100,000 کرێکاری هەیە تەفەرمو حکوومەتی هەرێمیش بتوانە
معامل و شەریکات و کۆمپانیای وەرزە بە لەحدا بینە بۆ وڵاتی خۆت کاکە پێش هەمووش خزمەت بە حکوومەتەکەت و بە خۆت ئەکا ئەوجا بە خەڵکی هەژار و بێکار و بێ بۆ ئەوەی خەڵک چیتر ڕوو لە وڵاتان نەکات چیتر خزمەتی بێگانە نەک لانێکم خەڵکی بێگانەمەین بە وڵاتی خۆتان ئەو هەموو خەڵکە بێ ئیشەوەستە جا بە ئومێدەی قوتابیانی خۆشەویست بە همت بەرزیەوە بڕوان نەداهات و ئینشاڵڵا مستەقبل بۆ ئێوەیە بەڵام نیەتێکی پاکی ئەوێ خوا لە بیربوونی ئەوێ و هەوڵ و تێکۆشان و ماندووبوونی ئەوێ لە خوای گەورە داواکان کە خوای جەلە جەلال و هەموو لایەکمان مەوفەق بکات و لە گوناحی هەموو لایەکمان خۆش بیت و قوتابیەکانمان سەرکەوتوو بکات و داهاتوویان پڕشنگدار بکات یا ڕەبی خوددا لەبەر دەپارڕین و بەناوە جوانەکانی خۆت بە سیفەتە بەرزەکانی خۆت بە ئیسمی ئەعظەمت یا ڕەبی خوددایە ملەتی ئێمە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەت بکەی یا ڕەبی خوددامان پارێزی لە دەستی دوژمنان و داگیرکەران و ناحەزان و زاڵمان و ستەمکاران یا ڕەبی خوددایە ئەوەی نەخۆشە شیفای بدەیت بەتایبەتی ئەوانی کە داوان کۆ شیفای بەخێر و عاجلان لە بۆ بنێری یا ڕەبی خوددا ئەوەی مردووە لێی خۆشبی یا ڕەبی خوددا ئەوەی غەم و پەژارە و کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە لەسەری لابەر یا ڕەبی خوددا ئەوەی مشکلەیەکی هەیە بۆی حەل بکەی یا ڕەبی خوددا ئەوەی نەدارە دەرگای خێر و ڕەحمەتی بۆ بکەوە یا ڕەبی خوددا ئەوەی هەژارە دەرگای خێری بۆ بکەوە یا ڕەبی خوددا ئەوەی خوا پێداوە دەوڵەمەندە بەرەکەت بخی ماڵ و سامانەکەی و سەخی بکەی و بۆ خزمەتی خاک وڵات و نیشتیمان و ئاینی خۆ یا ڕەبی خوددایە هەموو لایەکمان مەوفەقی دنیا و قیامەت بکەی آمین أقول قولي هذا استغفر الله لي ولكم ولسائر المسلمين ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا